بابەتی تەوەرەکەشمان تایبەتە بە نۆژەنکردنەوەی مۆزەخانەی کللتوری شار لە کفری. پێشەوەی باسی ئەوە لەگەڵ میوانەکەم بکەم هەڵبەت مەبەستمە باسی ئەو بکەین کە تا چەند ئێمە گرنگیمان بە مۆزەخانە داوە. هەڵبەت مۆزەخانە ئێمە توانین لە ڕێی مۆزەخانەکانەوە کللتور و شوناسی خۆمان بگێنین، یاخود ئەو مۆزەخانانە کە ئێمە بایەخی پێ ئەدەین تا چەند ئەتوانین لە ڕێەوە سەرنجی گەشتیاران بۆ ئەو مۆزەخانە ڕابکێشین. وەک ئاماژم پێیا بە سوپاسەوە بەڕێز سۆران عوسمانم لەگەڵای بەڕۆبەری مۆزەخانەی کللتوری شار لە کفری. کاک سۆران بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. بەیانیت باش برا، بەیانی بینەران باش، زۆر سوپاس. سوپاس. کاک سۆران با لەوە دەست پێ بکەین. ئێمە تا چەند گرنگیمان بە مۆزەخانەکان داوە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان، پێشەوەی باز لە نۆژەنکردنەوەی مۆزەخانەی کللتوری شار لە کفری بکەین. سپاس برا بۆ دەرفەتە. بەڕاستی من ئەگەر لە مۆزەخانەی کەلەپوری شار لە کفری بکەم، ئەو مۆزەخانە ئێمە پرۆژەیەکی خۆبەخشیە لە بینایەکی حکوومەتە. وەکو گرنگی پێدان ئەوەی من بینی بێت و هەستم پێکرد بێت، گرنگی دانێک هەیە بە مۆزەخانە شارستانیەتەکان ڕاستیە، بەڵام ئەو گرنگیدانە بە مۆزەخانە ئەتنۆگرافیەکان و کللتوریەکان تا ڕادەیەکی زۆر کەم هەیە. بەڵێ کاک سۆران باست کرد ئەم بینایە بە پێی زانیاریەکانی لای من مێژۆکەی گەڕێتەوە بۆ زیاتر لە 100 ساڵ. ئەگەر بیناکەی باسێکی بیناکەمان بۆ بکەیت دواتر ئەگەڕێمەوە سەر ئەوەی کە مۆزەخانەکە لە ساڵی چەندەوە لەوێ دروستکراوە و چەند جار نۆژەن کراوەتەوە، بەڵام ئەگەر لە سەرەتایە باسی مێژووی بیناکەمان بۆ بکەیت. بەڵێ طبعا بیناکە لە ساڵی 1942 دروست کراوە، بینایی پۆستە و گەیاندنی کفری بووە. لە ساڵی 2010 تقریبا نهایەتی تەلەفکردنی بیناکە بوو، تەلەف کراکە ئیتر بینایەکی بێکەڵکە و کاری پێناکرێ و ئەو 4 ساڵی بەچۆڵی مایەوە کەلاوەیەک بوو لە شارە. خۆشبەختانە ئێمە هیمەتێکمان کرد لەوەی بۆ خۆناغی یەکەم هەندێشتی سەرەتای بۆ بکەین و بیکەینە ئەو مۆزەخانە ئەتنۆگرافیە. ڕامانگرت و نەمان هێشت بڕوخێ، بەڵام بۆ ئەم ساڵ خۆشبەختانە توانیمان مۆزەخانە بە شێوازێکی زۆر زۆر کەلەپوری لەو شێوازە بیدایەکەی خۆی وەکو خۆی نۆژەن بکەینەوە زۆر بە جوانی، زۆر بەڕێکی ببێتە مۆزەخانەیەک لەوەی ئێستا هەرچی وەفدە، هەرچی میوانە، هەرچی گەشتیارە ڕووی تێ بکەن. وەکووتم ئەم مۆزەخانەیە بینای پۆستە و گەیاندنی کفری بووە، بەڵام لە ئێستا مۆزەخانەی ئەتنۆگرافی کفریە، مۆزەخانەی کەلەپوری کفریە. بەڵێ کاک سۆران تا چەند ئەم مۆزەخانەیە بووەتە هۆکارێک بۆ سەرنجڕاکێشانی گەشتیاران، ئەو گەشتیارانی کە ڕوو لە کفریەکەن؟ ئەم مۆزەخانە و چەند شوێنێکی تر لەم شارە بە جۆرێکن وایان کردووە گەشتیارێکی باش لە دەوروبەر بێنە شارەکە، چکە بۆ خۆت کفری نازناوێکی گەشتیاری هەیە بە حکومەوەی کە بەنداوی باوە شاسوواریە، بە حکومەوەی کە کۆمەڵێک ئاسەواری دێرینی هەیە کە مێژووی شارەکە گەڕێتەوە بۆ سەروی 5,000 ساڵ. ئەمە وای کردووە بۆ ئەو شوێنانە گەشتیار بێتە کفری و ئەگەر شوێنی یەکەمی شارەکە نەبێ، شوێنێکە لەو شوێنانەی هەر کەسێک بێتە ئەم شارە بێ ئەم مۆزەخانە ناگەڕێتەوە و دیمانەیەکا و سەردانی مۆزەخانەکەکە. بەڵێ کاک سۆران من ئەم بابەتانی کە ئێستای ئەیبینم یعنی سەرنجی منیشی ڕاکێشاوە، وای لێ کردو منیش لە داهاتوێکی نزیکا سەردانی کفری ئازیز بکەم. ئێمە لە خزمەتداین کفری میواندۆست، کفری کە هەمیشە شاری میوانی و میواندۆستی بووە، هەر کاتێ هاتی سەر و سەر چاومان کاکاکەم. زۆر سپاس کاک سۆران. کاک سۆران کفری شارێکی دێرینە، هاوکاری خەڵک چۆنە بۆ مۆزەخانەکە؟ ئەمە جیاواز دەوەی کە دواتر باسی لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانی ژەکەم، بەڵام هاوکاری هاوڵاتیان چۆنە بۆ مۆزەخانەکە بە شێوەیەکی گشتی؟ ئەمە یەکێکە لەو پرسیارانەی کە بەڕاستی دڵخۆشی کردم، یعنی هەروەکو ئەمەکی ئینسانەکان ویژدانن خەڵکی کفری بەڕاستی کەم وێنن، کەم نمونەن لە هێنانی کەرەستا، لە هاوکاریکردن. تەنانەت من لەم شارە وەک بەڕێوەبەری ئەم مۆزەخانە وەکو دامەزرێنەری مۆزەخانەکەش کە من پرۆژەیەکی خۆبەخشیە
ئێمە دروستمان کردووە بەڵام خەڵکی شار بە جۆرێک هاوکارمانن هەتا ئەو ئاسەی کە ئەگەر من ئێستا بمەوێ ئەم مۆزەخانەیە بشۆم و پاکی بکەمەوە لە ماوەی کەمتر لە 10 دقەیەتوانم 10 کەس لەم شارە بێت خزمەتی مۆزەخانەکە بکاوەکو من. بەڵێ کاک سۆران باسی ئەوەم بۆ بکە لە سەرتاوە کە بیتان لە دانانی ئەو مۆزەخانەیە کرد هەڵبەت بەبێ گرفت تێ نەپەڕیوە گرفت و ئاستەنگەکان چی بوون لە کاتی دانان و دروستکردنی ئەم مۆزەخانەیە لە شاری کفری؟ بەڵێ ساڵی 2014 لە سەروبەندی شەڕی داعش و وێرانەی خاکی عێراق و ئەو هەموو شوێنە ئاسەواری و کەلەپورانەی کە داعش لە ناوی ئەبردن ئەوە جاڕێک بوو بۆ ئێمە کە وەکو خەڵکی ئەم شارەکە هەم خاوەن مێژوویەکی جوانین و هەم شوناسی نەتەوەیمان بپارێزینەوە بەڕاستیەوە ناسنامەی نەتەوەی ئێمە کللتور و فەرهەنگی ئێمەیە بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە گەر باسی ئاستەنگی بکەم لە دروستبوونیەوە تا ئێستا تا ئەم دەقەی من لێدوانی تیادەم و قسەی تیاکەم ئاستەنگی هەر هەیە بەڵام خۆشبەختانە کە ڕوحەکە ڕوحێکی خۆبەخشیە ڕوحەکە ڕوحێکە کە بێ بەرژەوەندیە بێ مقابلە وای کردووە نەوەستین و بەردەوام بین و ئینشاءالله لە داهاتوویەکی نزیکیشە ئەچێتە ئاسی ئەو مۆزەخانانەی کە لە ئاستی کوردستان مۆزەخانەیەکی نموزەجی بێ ئێستا ئەگەر ورد و درشتی ناو مۆزەخانەکە ببینی ئەزانی کە خاوەن چەند پارچەی دێرینە هەچەند ئێرە مۆزەخانەیەکی شارستانی نییە وەکوتم مۆزەخانەیەکی کەلەپوریە بەڵام بەڕادەیەک خزمەتی کەلەپورەکەمان کردووە هەم بۆ ئێمە جێدەسە هەم بۆ خەڵکی شار و هەم بۆ کوردستانی شانازیەکی گەورەیە. بەڵێ کاک سۆران باسی پشتیوانی و هاوکاری و کۆمەکی هاوڵاتیانمان کرد ئەی ڕێکخراوەکان یاخود لایەنە پەیوەندیدارەکان تا چەند توانیوانە هاوکارتان بن لە نۆژەنکردنەوەی مۆزەخانەکە بێ یاخود لە دابینکردنی کەرەستە و بابەتی مێژووی بێت یان پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ ڕێکخراوەکان چۆنە لەو بارەیەوە؟ بەڵێ کاگاکەم زۆر دڵم خۆشە بە پرسیارەکانت بەڕاستی ئافرین پرسیاری جێگیرنەوەی کە من ئەمەوێ قسەی لەسەر بکەم ینی ئەمەوێ لێرە نازانم چۆن دەستە گوڵێک لە کورساتی جوانەوە بکەمە گوڵیەخەی کاگاواتی شێخ جەنابە جەنابیان لە سەروبەندی خۆپیشاندانەکانی خەڵکی ئەم شارە و مانگرتنی خەڵکی شار بۆ داواکاری و بۆ خزمەت سەردانێکی کفریان کرد و لەوێ دوای سەردانەکەیان بۆ پشودان چوونە مەکۆی بزوتنەوەی گۆڕان لێرە لە کفری من لە ڕێی دۆستێک و برایەکی زۆر ئازیزی خۆمەوە کە برادەری مناڵیمە ماوەسا ڕۆڤان سەروەت باژێڕوانی مەکۆ پەیوەندیم پێوە کرد لە ڕێی ماوەسا ڕۆڤانەوە لە مەکۆی گۆڕان کاگاواتی شێخ جەناب ببینی داوام لێ کرد کە هەر وەفد و سەفیر و هەر میوانێک دێتە ئەم شارە سەردانێکی مۆزەخانەکەکە سەردانێکی مۆزەخانەکە بکات جەنابیان کە هاتنە ئێرە زۆر ینی معجب بن بۆی کە ئەمە ئیشی حکوومەتێکی پرۆفیشناڵە ئیشی حکوومەتێکی متەکاملە بتوانێت مۆزەخانەیەکی لەو جۆرە دروستکە ئەنجا کۆمەڵی ڕوحی گەنج بتوانن مۆزەخانەیەکی لەم جۆرە دروستکەن وتی چیتان داوایە بۆتان جێبەجێکەم لە ڕاستیە بەلای ئێمەی گەرمیانیەوە قورسە کاتێ میوانێکمان داواکاری دەکەین بەڵام ناچار بووین کە جەنابیان وەزیری مالیە بوو داوامان لێ کردمان ئەگەر پێتان نەکرێت بەشێکی مۆزەخانەکەمان بۆ نۆژەنکردنەوە ئەوە زۆر مەمنونە بین جەنابیان فەرمویان کە هەتا 50 ملیۆن دینار ئەتوانن خەرج بکەن بۆ ئەم مۆزەخانە هەرە و ڕۆژە بۆ سبەینەکە ئێمە لیژنەیەکی مهندسینمان پێکێنا ئەو لیژنە یەکسەر دەرخستەمان ئامادە کرد و ڕێکارەکانمان بۆ کردە بەر بە سوپاسەوە کاک شەماڵە و کاتە قایمقامی کفری بوو ڕێکارە ئیداریەکانی بۆ گرتی نەبەر و ئیداری گەرمیان بە سوپاسەوە پێشوازی باشیان لێکردین و جەنابتان ئاگدارن لە کورسان ئەو دۆخی سویلە و مەسلەی پارە بوون و نەبوون ئەمە گرفتێکی گەورە بوو ئەو کات قایمقامی
تازەی شارەکەمان کاکسایر علی جاسم کە ئێستا قایمقامی کفریە زۆر ینی جێدەستێکی گەورەی هەبوو لە وەرگرتنی ئەو بودجە و کونفەی کە بۆ ئەو مۆزەخانەیە دابین کرا و دوای ئەوەی ئێمە تووشی گرفتی کەمی پارە هەبووین چکە ئەو پارەیە ئەو 52 ملیۆنە پارەی ئەوە نەبوو کە ئێمە بتوانین مۆزەخانەکەی بە کاملی پێنۆژەم بکەینەوە دوای ئەوە بەسپاسەوە کاک شێخ ئەحمەدی نۆکان هاتە سەرخەت بۆ ئەوەی کە ئێمە قەرزاریەکی 5 ملیۆنی تا 6 ملیۆنیمان لەسەر بوو 5 ملیۆن لەو قەرزەی بۆ داینەوە یعنی بەعام هەم حکوومەت هەم هەڤاڵانی ئێمە هەم کۆی ئەحزابەکان هاوکارن چکە مۆزەخانە ماڵی هەمووان. بەڵێ کەواتە کاک سۆران جگە لەلایەنی پەیوەندیدار کە حکوومەتی هەرێمە و هەروایە یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاوکارتان بوون لە نۆژەنکردنەوەی مۆزەخانەکە ئەی ڕێکخراوەکان تا چەند هاوکارتان بوون؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە زۆر لە ساڵانی ڕابردوو لە سەرەتای دروستبوونی مۆزەخانەکەەوە کۆنتاکتی ڕێکخراوێکمان هەبوو بۆ فترەیەکی زەمەنی بەڵام ئێستا هیچ کۆنتاکتێکی هیچ ڕێکخراوێکمان نییە لەگەڵ هیچ ڕێکخرا و لایەنێکی معنیە کارەکانمان ئەنجام نادەین ئەوە هەریەکە و عقدی هەیە مەسەلەن بۆ فترەیەکی زەمەنی بتوانێت کارت لەگەڵا بکە لە ئێستا مۆزەخانە ئەوەی هەیەی ئەوەی پشت و پەنایەتی برای بچووکتە کە ئێستا شەو ڕۆژی 10 ساڵی تەمەن و بە بەردەوامی بێدا بڕان دەردی تورکمانەکانی کفریاڵێن گێجە گوێندس ئێمە شەو ڕۆژ لەو مۆزەخانەین و خەریکی خزمەتی ئەو شوناسەنەتەوەیی ئێمە شیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ خوازین کاک سۆران. کاک سۆران ئەپرسم ئەی سینەماکاران هونەرمەندان بە شێوەیەکی گشتی وەکو لۆکەیشن تا چەند توانیوانە سوود لە مۆزەخانەکە بینن هەڵبەت کەرەستەکانیشی کە بادەیان و سەدان کەرەستەی مێژویی و نایاب و سەنجڕاکێشی تایە. بەڵێ کاکاکەم ئافرین بۆ پرسیارەکانت بەڕاستی من بۆ خۆم ئەهلی ناو هونەرم دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانم هەر ئێستا بەشێکی لە کەرەستەکانی ئێمە ئێستەعارە کراون بۆ فیلمەکان و زۆربەی سینەماکاران کە بێنە ئێرە هەم وەک لوکەیشن هەم وەکو ئەوەی کە کەرەستەیەکیان پێویست بێ ئەتوانن لە لای ئێمە وەری بگرن بەڵام بە ئەمان و زەمان بگەڕێتەوە هاوکار بووینە دەستمانە خستووەتە ڕووی هیچ سینەماکار و فیلمکارێکەوە ئەوەشی لە مەجای شان و دراما ئەو بابەتانەکاری کردووە ئێمە چی هاوکاری بووە بێ یعنی قسوورمان نەکردووە و ڕەنگە ئێستا ئەگەر بەشێکی زۆری ئەو سینەماکارانە من لەو شاشە جوانی جەنابتانەوە ببینن بزانن کە ئەم قسانە 100% ڕاستە و هاوکاری 100% هەموو لایەک بوومە لەو مەجالەوە. اینجا جیا لەم مەجالە کاگاکام ئێمە ئاگداری بابەتێک باسی هونەرت کرد ئێرە ناوەندێکی هونەری باشیشە کە ئێمە خاوەنی شەوچەرەی مەقامات و مەجالیسی مەقامات چکە کفری چاوگی مەقاماتی عێراقە ئێمە ئەو کللتوریا و فەرهەنگە کوردیەمان لێرە زنو کردووەتەوە لێرە ئەڵاوەیسی و قەتار و خاوکەر و حیجاز و بەیات و سێگا و ڕست و خاوکەر لێرە ئەو مەقاماتانە مەجالسی ئێرەیە بگرە ئێرە بەیتێکە لە مەقامات ماڵێکە لە مەقامات و ئەو چالاکیانە هەموو لێرە ئەنجام دراوە و چالاکی کۆڕی کتێبی تیاکراوە خەتمەی کتێبی تیاکراوە ناساندنی کتێبی تیاکراوە یعنی جیا لە دیوە ئەتنۆگرافێکە و کاڵچرێکە ئەو دیوە هونەریەی زۆر بەباشی پاراستووە و ماڵی هەموو هونەرمەندانیش بووە ماڵی هەموو مەقام خوێنانیش بووە هەتا مقابلەیەکی تەلەڤیزۆنی یا ڕیپۆرتاجێکیان هەیە دێن لە مۆزەخانەکە ئەنجامی ئەدەن و ینی بە شانازیەوە ئێمە پێشوازیمان لێیان کردووە اونجا وستا لایەنێکی تر لایەنی زار و بنزار و زمانەوانی لە مۆزەخانەیە تەحەفوزی باشی کاک سۆران بەنیاز بووم پرسیاری ئەوە لێ بکەم کاک سۆران بوو قسەکان پێبڕم من مەبەستم بوو پرسیاری ئەوەش لێ بکەم و داواکاریەکم هەیە لە هەمان کاتا کە ئەرچیشە ئەگەر بکرێت ئەرێک پشێشیت ئەو بەشێک لەو کەرەستانەمان بۆ باسکەیت کە لە مۆزەخانەکە هەیە و ئەو ناوانش ئەو ناوە مێژویانەشمان پێ بڵێ لە هەمان کاتا سپاس دەکەین. من لە خزمەتتانام ئێستا من هەڵەسم و پێتانیشە زۆر سپاس.
هارك نییە قوربان. ئوستاد گیان من لەم دیوەی مۆزەخانەکەەوە بۆ دەست پێ یەکەم طبعا ئەمانە هەموو ئەو ئوتوانن کە بە خەڵوز ئیشەکەن ئەو تەلەفۆنانن کە لە دێر زەمانە کاری پێکراوە و ژمارەی ئەو تەلەفۆنانەی کە هی ئەو ماڵانەی ئێمە لامانن کە چۆن بەکاریان هێناوە ئێستا نمونەی لێرەیە ئەوە ڕادوێی کەروجاش کە ئەم ڕادوێیە لە کەتەفی پشتەوەی نووسراوە لە ساڵی 1970 دروست کراوە ینی 100 ساڵ 102 ساڵی تێپەڕاندووە لێرە ئەم گۆزە و باسوقانە احتیفازی پێوە کراوە ئەو بەردانەی ئەگەر لە ناو جامخانەکەیەوە جوانی بە دەرکەوێ ئەوە لە ئەشکەوتی شانە دەرەوە هێنراوەتەوە بۆ مۆزەخانە ئەم سنووقانەمان هەیە سنووقی براق کە ئەمە دەسوودیاری ماڵی زاوا بۆ ماڵی بووکەخان بۆ بووکەخان ئەمە جیازیەکەی بووە لە ناوانە ئەو قاپ و قاچاغانەمان هەیە کە هەموو کەرەسەی کۆنن لێرە قەوانەکانمان هەیە ئەو قەوانانە زیاتر لە 20 قەوانن کە هەمویان تەمەنیان لە سەروی 6 ساڵ و 7 ساڵەوە بێ ئوستادیان وەکو عەرزم کردیت ئێمە مێژوەکە زۆر گرنگ نییە بۆ ئێمە کللتورەکە و کاڵچرەکەی زیاتر گرنگی هەیە لە پشتەوە چونکە تابعەیە چی عەفوو تابعەیە بوو بەڵێ ئێستا پێ نیشانە دەم بەڵام لەوە جوانتر ئەمەوێ شتێکت پێ نیشان دەم کە ئەم ترافیکە ترافیکی قیتارەکەی ئاسکی کفریە کە کفری یەکێکە لەو شارانەی کە خاوەن وێزگەی قیتار بووە ئەم ترافیکە لە شەوا بەکار هاتووە بەداخەوە ئێستا نەوتیتیان نییە بە جوانی پێ نیشاندەم کە لێرەوە ئیشی پێەکەی ئێرە ئاوها ئەبێتە زرد بەڵام لە سوڕانی چرخەکەیە ئەبێتە سوور بۆ وەستان ئەوە ئەبێتە سەوز بۆ ڕۆشتن ئەمە ترافیکی دووی قیتارەکەی ئاسکی کفریە بەڵام لێرە ئەم تابعەمان هەیە کاکە ئاکام ئەم تابعە هەر تابعەی ئەم بینا خۆیەتی کە کاتی خۆی ئەمە بەداخەوە ئێستا ئەمە لە کار کەوتووە بەڵام هەر نموزەجێکە هێناومانتەوە لەناو ئەوانەیە چیترت بۆ بگێڕمەوە ئەو مەجالیس و جێدانیشتنەشمان سەمەرەکان ئەو ناوە جوانانەمان پێ بڵێیت کاک سۆران هەندێک کەرەستە و بەسەر چاو ئێستا ئەچمە ئەو ژوورەی تر کە تایبەتە بە ئەوە بەڵام لێرە ئەم گۆزە و باسوقانەمان هەیە کە تیا هەیەی تەمەنی لە سەروی 300 ساڵەوە هەیە ئەوە دەست و دنگی بەرد ئەوانە شتی زۆر نایابی تایە ئەلێرە ئەمە بڕاوەکانی تایە ئەوە چەکی داداشە ئەوە لە خەنجەرەکان و لە دەمانچەی تۆپلی لە زمانی ئینگلیزەکان لێرە یەکتیرمان هەیە وستاد پێم خۆشە شتێکت پێ نیشان دەم کە لە زۆربەی شوێنان و زۆربەی خەڵکیش نازانێ ئەمە چیە گەر ئەمەت پێ نیشان دەم لێرەوە ئەمەی بەتەنیشت ئەم یەکتیرەوە ئەم تیرە یەکتیرە یەک فیشەکە ئەبێ بەدەست بۆی دروست بکرێ هی جەنگی جیانی یەکەمە ئەمەی کە لە تەنیشتیەوەیەتی ئەوە مەرسەدی بڕناوەکەیە کە کاتی خۆی لە جێی چەتاڵی بیکەیسی ئەم جۆرە مەرسەدەیان داناوە بۆ پێکانی نیشانەکانیان بۆی نیشانەکان بە جوانی بپێکن بەڵێ پێم خۆشە من بچمە ئەو ژوورەی تر بۆی لەوێ لەسەر کاک سۆران بۆی لە ژوورەکەی تر لەسەر مێژووەکەی بەڵێت بۆ بکەم ئەو بابەتە جوان و مێژوویانە هەیە مۆزەخانە جیانی ناسراوەکان مفاتەحی ئەویان نەکردووە مەسەڵەن هەندێک لەو کەرەستانە بەرنە لای خۆیان یاخود بایەق بە مۆزەخانەکەتان بن مەبەستم مۆزەخانە ناسراوەکانی جیان ئوستاد ئێمە یەک گرفتمان هەیە ئێمە لە شاری کفری شارێکی ینی دوورە دەستین هەندێک لەو ڕێکخراوە ئەنتەرناسیۆنالانە ئەو ڕێکخراوە عالەمیانە ینی دەستیان بە ئێمە ناگا ینی ناتوانن ئێمە ببینینەوە ڕاستی ئێمە تازە دەستمان پێ کردووە لەوەی پیجێکی تایبەتمان بۆ مۆزەخانە هەبێ بۆەوەی ئەو زیاتر وەدەری خەین زیاتر خەڵک بەڕاستی کاک سۆران گرنگکە مۆزەخانەیە بناسێنێت بە جیهان بناسێنێت بۆی مۆزەخانە ناسراوەکانی جیهان کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ ئێوەیە دروستکەن بەڕاستی ئەمە گرنگە لە ئێستاە بە هیوای ئەوەکەم گیان ئیشی ئێمە و ئێوەمانانە
وەکو کەناڵ ئەو ئینانە وەدەرخەن و خەڵک بیناسێ کە من باسی مێژووی ئەم شارم بۆ کردی سەیری ئەم بۆردە بکەی ئەمە بۆردی قایمقامەکانی کفریە طبعاً کفری پێش ئەوەی ببێ بە قەزا سەنجەق بووە پێش بە سەنجەق بوون ویلایەت بۆ ویلایەتی سڵاحیە لە سەردەمی عوسمانیە ئێرە ئەوە محەممەد خاڵسی کوڕەزای شێخ ڕەزای تاڵەبانی یەکەم قایمقامی کفری بووە لە ساڵی 1921 جا ئوستاد ئێمە لێرە بۆردی بەڕێوەبەرەکانی قوتابخانەی باوەشاسواری کفریمان هەیە کە کاتی خۆی پێی ئەوترا مەدرسەت کفری ئولا یعنی یەکەم قوتابخانەی حکومی لە 1920 یەکەم بەڕێوەبەری هەبووە لە کفری ئەو قوتابخانە بەڵام پێش ئەم قوتابخانە ئێمە لە کفری چەند حجرەیەکمان هەبووە دەرسی قورئانی تیا خوێنراوە هەتا بۆ ئێمە هەوڵێکی جدیمان داوە لە شێوازەکەی کە چۆن لەو سەردەمەیە بە حینجە خوێنراوە گەر نمونەیەکت بدەمێ کات هەبێ بۆ نمونە ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەلف سەر ئا عین واو زال بۆرزوو ئەعوذ مثلا بۆ بسم اللهکە بێژەربی سین زەنەبیس میم ژێرمی بسمی ئەلف سەر ئا لام سەر لا هێژێری یعنی بەو شێوازە حینجە لەم شارە خوێنراوە و خوێندنەواری لەم شارەیە بەردەوام بووە کە لەناو ئەمانەیە کامێرەکان ئەمە یەکێکشە لە نمونەی پیاوە جوانەکان کە وێنەیەکمان پیاداناوەتەوە جەمیل بەگی بابانە کفری فەرمانڕەوای بابانەکانی تیا بووە ئەلێرەشەوە دێمە ناو ئەو کللتورە کوردەواری و وشە و زار و بنزارانەی کە باسمان کرد لە زمانەوانیە ئەوەی جێی داخە ئێمە وەکو زمان یعنی هێشتا نەبووین بە خاوەن زمانێکی ستاندەر ئەوەی بۆی نراوە هەنگاو بووە بەڕاستی بۆ خزمەتی زمانەوانی وەکو فەرهەنگ وەکو قاموس مەلای جەزیری لە باکوور و شێخ معرفی نۆدێ لە کتێبی ئەحمەدی و مامۆستا عەبدولکەریمی مدەڕس لە کتێبی دووڕشتا ئەمانە زۆر جوان ئیشیان هەنگاوی جوانیان ناوە بۆەوەی ئەو وشە و هینانەی کوردیە بپارێزن سە من لەم هینە ئەمە جەنجەڕەکە پێێتی نیشانەدەم ئەم جەنجەڕە ئیشی گێرەکردنە ڕەنگە ئێستا خەڵکی لای جیلی تازە نەوەی نوێ نەزانن ئەو گێرەکردنە چییە مەسەلەن ئەمە چرخەکەی ئەمە چرخەکەی لێرە کاتی خۆی لە بیر و لە ئاو لە ئەو شتانەیە ئاویان پێ هەڵکەشتووە کاکە ئاکام ئێستا ئێمە ئەم تەونەمان هەیە کە زۆرێک لەم شتانە بەو تەونە هین کراوە یعنی بەم تەونە دروست کراوە بەڵام ئێمە وەکو ها باسی زمانەوانەکەمان کرد ئێمە بە شێوەیە گشتێکە پێ ئەڵێن تەون بەڵام ئەم دوودارەی پێ ئەوترێ باڵەوان ئەوە سەردار ئەوە ژێردار ئەمە گورد ئەمە پشت گورد هاسەی کە ئێستا لێ یەک پێک هاتە چەند ناوێکمان هەیە گەبەی لێرە سەریکەی ئەمە مەڕازەی پێ ئەوترێت ئێستا ئێمە بەداخەوە ئەوەی جێی داخی گەورەیە لە لای ئێمە ئەم جوانەمان باتی پێم بڵێ ببوورە قسەکەت پێ بڕم ئەو دەرگایش سەرنجی ڕاکێشان ئەم دەرگایە ئەم تاپۆکەی لێرەیە 180 ساڵی تەمەنە ئەم دەرگایە دوو جێدەستیە کاگاکەم جێدەستێکیان جێدەستی ژنە جێدەستێکی جێدەستی پیاوە بۆ نمونە کە بەم جێدەسە ئیشی پێەکەی ئەوە لە ماڵەوە ئەزانن ئەمە پیاوێک لە دەرگادا بەڵام کە بەمەیانە لە دەرگادەی لە ماڵەوە زانن ژنێک لە دەرگادا بۆ ئەو کاتە کللتور و نەریتی ئێرە وا بووە کە مەسەلەن نابێت ئەگەر ژنێک لە دەرگادا پیاوێک بچێت دەرگا بکاتەوە ئەوە یەکێکە لە دەرگاکانی کفری کە دەرگایەکی زۆر دێرین و کۆنە تر ئەلێرە کۆی ئەو کەرەستانە لەو شتانی ئەبینی ئەوانەیە کە لە شەستەکان و هەفتاکانە بەکار هاتووە ئوستاد پێم خۆشە ئەلێرە بابەتێکت بۆ شیکەمەوەکە ئەم قوڕەمەیە لە ناوچەی گەرمیان ئەم کەرەستە ئێمە پێڵێن قورەمە منتیقەی سلێمانی پێڵێ هەوجار ئەم هەوجارە ئێمە کە یەک ناوی هەیە بەڵام پێکاتەکەی لە چی پێک دێت ئەمە دەسە دووە ئەمە گاسنە ئەمە موژانە ئەوە هەپەیە ئەوە کەڵەمەیە ئەوەش نیلەکەیەتی یعنی تۆسەیکە لە یەک پارچە ئێمە چەند ناومان هەیە وەکو
زمان وەکو وشە کە لە ناوچووە ئەگە بێتە سەیری ئەو مەشکە ببینە ئەمە لێرە گورێس و ئەمە سێپا و ئەمە دەسەخور و ئەوە ناونێنک و ئەوە مەشکەکەیەتی ینی سەیری ئەم وشە جوانانەکە کاگاکەم چەند ئەمە لێرە باگردێن و چەقۆتیشکەر و لەوێ جاجم و سوجادە و لباد و ئیتر ئەوە کۆی ئەو کەرەستانەیە سەلاجەی شیتیایە هەموو شتانی تیا من لە خزمەتتان پرسیارێک کاک سۆران ئەبێ من پلانی ئەوە دانم لەگەڵ هاوکارانم لە داهاتوێکی نزیکە خۆمان بینە مۆزەخانەکە و پرۆگرامێکی جیاوازتر ئەنجام بین من چەند دقەیەکمان ماوە جایتر نازام چەند ئەگەر بابەتێکی کە هەبێ سەرنج ڕاکێش بێ بۆمان باس بکەیت من لە خزمەتتام ئەوەی یەکێک لە بابەتە گرنگەکان بابەتی جلوبەرگی کوردیە کە لەم مۆزەخانە جلوبەرگی ڕەسەنایەتی زۆرمان هەیە لێرە لە جلوبەرگی پیاوان ئێمە کەواو چاکەتمان هەیە کە پیاوانی ئێمە بەکاریان هێناوە زایدەن کەواو سەڵتە کە جلی ڕەسەنی کوردیە و لە ناو جلی ئافرەتەکانە کەوای خەسووتەقێنمان هەیە لەگەڵ کەوای قەیفمان هەیە لە هەموو جۆرەکانی جلی کوردی لێرە لە مۆزەخانەیە لە ستارخانی لە مرادخانی لە قاتی مەلەکی لەو شتانە هەیە بەڵێ ئەنجا ئوستاد شتێکی ئەنتیکەت پێ نیشاندەم ئەم ماتۆڕە تەمەنی 73 ساڵە ماتۆڕێکە گاردنە زنجیریشی نییە بە گاردن هەروەک مسارە گاردنی هەیە من نازانم جەنابەت چیتر ئەپرسی ئەم ماتۆڕی 82 ئەنجا ئەو دیزاینانەی کە مەسەلەن لە مۆزەخانەکە کە بەدەست و پەنجەی خۆمان دیزاینمان کردووە مەسەلەن لە کەفری ئێمە تەقاڵتیمان هەیە ژێر تاقوشتەکانمان هەیە ئێمە هەوڵمانداوە لە ناو مۆزەخانە مسەغەری کەین و بە بچووکی دروستی بکەینەوە ئەو قەیسەری ئێمە لە کەفریا کە هەمووی ببوورە بە کورتی باسێکی ئەو جلوبەرگانە بۆ بکەیت ئەم ڕەنگە جوانانە ئوستاد ئەوە پێم خۆش بوو دەستە جلێکت بۆ باسکەم کە لە ژوورێکی ترایە دەستە جلی کچێکە کە لە شاڵاوی ئەنفال 3 ڕۆژ بەر لە شاڵاوی ئەنفال بگاتە دێکەی ئەوان ئەم کچە مارە بڕە بێ یعنی ئەوەی جێی داخە چیرۆکەکە ئەوە نە ئازاراویە ڕەنگە بۆ من تەبیعی بێ و ئێستا بینەران پێم خۆش نەبوو بینەران عزیێت بەم و داخێکیان بەدڵەوە بکەم ئەم کچە کەمارە ئەبڕێدێتە ئەم شارە لەم شارەیە هەوڵ ئەدات بۆی جیازیەکانی خۆی و دەستە جلەکانی بووکێنی و ئەو شتانەی کە هەیەی ئەم شتانەی خۆی ئامادە بکات و بۆ ئەوەی بڕوات بۆ تفاقی خۆی ئامادە بکە ئێستا من بەڕێوەم بۆ لای ئەو جلا بۆی ئەو جلت پێنیشاندەم و تەفاسیلەکەی جوان لەسەر بۆ باز بکەم چکە بەڕاستی ئەوە دەسە جلێکە زۆر گرنگە کاکام ئێمە بزانین لە چی ئازار و لە چی مەساتێکا جیاوی یعنی ئەم زەحمەتیانەی ئەو مەینەتیانەی تووشی ئەو گەرمیانە جەرگ سوتاوە هاتووە بزانین چەند برینەکانی ئێمە قەتماخە نابەسێ لە گەرمیان ئەمە دەستە جلەکەیە ئەگەر جوان سەرنجی بێ ئەم جلا ئەو کچەکە دێت مارە ئەبڕێت دێتە شار لە شار جلەکانی ئەداتە خەیاتێک بۆی بدوورێ بەڵام لە دوای ئەوەی ئەم کچە ئەگەڕێتەوە بۆ دێکەی خۆیان بۆ 2 ڕۆژ دوای ئەوە ئەنفالە بێ بەداخەوە کە ئەم کچە ئەنفالە بێت لە دوای ساڵی 93 ئەم خەیاتە ئەوەندە نەجیب زادە ئەبێ ئاشنایەتی و لە ڕێی خەڵکەوە ئەیان دۆزێتەوە بۆ ینی بۆ خوشکەکانی ئەم دەستە جلەی ئەگەڕێتەوە کە ئەو تەواو لە ژیانە نەماوە و ئەنفال بووە هەتا باقی پارەکەشی ئەگەر ببینی ئەوە تا باقی پارەکەشی بۆ ئەگێڕێتەوە ینی لێرە لەم چیرۆکەی وجدانی دوو ئینسانت بۆ دەرەکەوێ ئینسانێک کە خوێنی خەڵک ئەمژێت و ئینسانێکی شەوەندە نەجیب زادەیە ناتوانێت ئەوەندە پارەی خەڵک بخوا لە ناو ئەم مۆزەخانەیە یەک دنیا چیرۆکی جۆرا و جۆر هەیە کاری زۆر جوانمان لەسەر کردووە و ئەو جلانش کە لەو ژوورەی تر پێم نیشاندای زۆربەی جلوبەرگی کەسوکاری شەهیدان و باشە ئەنفال کراوانن کاک سۆران جا ئەم شوێنەی کە ئێستا ئەیبینی بەڵێ ئەم شوێنە شوێنێکە ئامادە کراوە بۆ زنوکردنەوەی
کللتوری خەنەبەندانی ئافرەتانی ئێمە کە ئێستا خەنەبەندان لە هۆڵەکانە بەڵام ئێمە شێوازێکی کوردەواریمان دروست کردووە کە ئەو خەنەبەندان وشتانە لەم ژوورەیە کێشە. بەڵێ کاک سۆران ماندوومان کردی بووین بە ئەرک بەڕێز سۆران عوسمان بەڕێوەبەری مۆزەخانەی کللتوری شار لە کفری. سوپاس کە لە کفریەوە لەگەڵمان بوون، سەرکەوتوو بن هەمیشە.